یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پێشکەش دەکات. لە کۆمەڵە فایلە سیاسیەکان فایلی ژمارە 15 ئانارشیسم. ڕوانینی فەلسەفی ئانارشیزم تێئۆری بنەما و کردەوەی بنیاتنراوی ئانارشیە. بەپێی قاموسنامەکان ئەم وشەیە بۆ نەبوونی هێزی گوشار و زۆر، نەبوونی دەوڵەتی سیاسی و نەبوونی فەرماندەران، ڕێبەران، سازمانەکان و سازمانە سیاسیەکانی خاوەن دەسەڵات دەگەڕێتەوە. ئەم وشەیە لە دۆخی سیاسی ئاسایی بە کۆمەڵگاکان یا کۆمەڵەکان، مەڵبەند و وڵاتانێک دەگوترێکە لەلایەنی سیاسی سێ بەشی پێکهێنەری سەرەکی لەم پێناسەیەدا بوونیان هەیە. دەسەڵات زۆر و چەمکێک کە ئەم دوو چەمکە لەخۆ دەگرێت. ئەم چەمکە بەم دواییانە گەیشتووە بە تێکەڵاویە سیاسیەکان و لێیان گرێدراوە تا باقی جۆرەکانی سازمانی وەکو کلیسا، یاسا و زانست و باقی شێوەکانی نەبوونی پێکهاتەی دەسەڵات و شێوازەکانی گوشاریش لەخۆ بگرێت. بەم پێیە شێوەکانی جۆرا و جۆری وەکو ئانارشیسمی مەعرەفیناسی و ئانارشیسمی فەلسەفی لەو چوارچێوەیەدا پێناسە دەکرێت. ئانارشیسم لە بەرامبەر دەسەڵاتی سیاسی وەکو بێخودایی، لە بەرامبەر دەسەڵاتی مەسهەبی و گومانکردن، لە بەرامبەری دەسەڵاتی زانستیە. بەڕوانین لە مێژووی بیرروڕا دەتوانین ڕیشەی ئانارشیزم وەکو ڕوانینێکی ئازادی خوازانە تا مەکتەبی بیری لاۆتسێ بە دوواداچوونی بۆ بکرێ. مەکتەبی فەلسەفی و سروشتخواست کە لەسەر ڕەسەنایەتی تاک پێداگری دەکرد بە شێوەیە کە شاعیری ئازادبیر ئەحمەدی شاملوو دەڵێ: ئانارشیزم مرۆڤانەترین ئارمانجەکە 2500 ساڵ لەمەوەبەر بۆ ئاسوودەیی مرۆڤەکان و گەیشتنی مرۆڤ بە باشترین دۆخ خراوەتە ڕوو. لە سەدەی 18ەم بۆ یەکەم جار ناوی ئانارشیزم کەوتە سەرزاران و کەسانێکی زۆر خۆیان بە ئانارشیزم دەناساند و لە ڕێگای ئازاد و ئارمانجە مرۆیەکانی خەباتیان دەکرد. بەم پێیەش هیچ دەورانێک وەکو سەردەمی ئێستا و سەردەمی تازە ئامادەی گەشەی بیر و ئاوس لە پێداویستیەکانی ئانارشیزم نەبووە. بەواتایەکی دیکە ئێستا کۆشکی ئانارشیسمە. دەوڵەتەکان و حکوومەتەکان لە جیهان بە تایبەت لەم ساڵانەی دواییدا بەپێی هەڵەکانی زەقی پڕژان و مەرگهێنی خۆی نرخی پێشووی خۆیان لەدەستداوە و ڕۆژ بە ڕۆژ لە لای خەڵک بێباوەڕتر دەبن. ئەمڕۆکە خەڵک و بگرە دەنگدەران بە دەوڵەتیش زیاتر لە جاران ئاگاداری کەم و کۆڕیەکانی سیستیمە دەسەڵاتدارەکانی جیهان بوونەتەوە. دەوڵەتانی بەناوچەپی سوسیالیستی و سوسیالیسمی بەردەست کە هیوایەکی تازە بۆ بەشێک لە کۆمەلگای مرۆڤایەتی هەژمار دەکران، لە دوای سەرکەوتنیان لە پێکهاتەی کۆنی باوک سەلارانە بۆ داگیرکردنی دەسەڵات کەڵکیان وەرگرت و ڕێگەی ڕەوتی حەتمی نزم بوونیان یەک لە دوای یەک دەبڕی و دەگۆڕان بە دەوڵەتە ڕاستەکان. ئێستاکە خەڵکی یەخسیر ئەم دوورپێچەی دەوڵەتە ڕاست و سەر و ڕاستەکان بە شێوەی بەردەوام هەست پێ دەکەن، پێشکەوتنی خێرای تێکنۆلۆژی بە تایبەتی لە بواری پەیوەندیەکان، سەرەڕای سوود وەرگرتن بە کەڵک لێ بۆ کۆمەلگا و پێکهێنانی مەجالی ئاگاداربوونی گشتی و خستنە بەردەستی ڕێژەیەکی زۆر لە زانیاری لەلایەکی دیکەوە کە ڕستەیەکە لە دەستی دەوڵەتدا تا بە تێپەڕاندنی یاسای سەیر و سەمەرا بەبێ ئیزن و ئاگاداری کەسەکان بێتە ناو سنووری تایبەتی شارۆمەندان و ئەو زانیاری کە خوازیاری بێ و وەریگرێ و کۆی بکاتەوە و لە لای خۆیان ئارشیوی بکەن. بەواتایەکی دیکە شێوەیەکی نوێ لە چاوەدێری پۆلیسی لە سەرووی سنوور و بەڕەواڵەت بە ناوی بەرەنگاری لەگەڵ سەرپێچکاری و تۆرۆریزم لەسەر خەڵک بەکاردەهێنن. ئاشکراکردنەکانی ئەم دوایانەی ئێدوارد ئسنۆدن ناخی کارەساتەکە نیشان دەدات کە چۆن دەوڵەتانی خوازیاری دموکراسی تەنانەت ئەگەر بەرژەوەندیەکانی ڕاستە و خۆش لەژێر هەڕەشە نەبێ بۆ چاوەدێری و کارتێکەری و ئەندازیاری زیاتری بیر و ڕایگشتی لە ڕاستای بەرژەوەندی تاکلایەنە ئازادی و سنووری تایبەتی خەڵک بە ئاسانی کەم و
پێشێل دەکەن. هەروەک ئاشکرایە دەوڵەتەکان لە بەرژەوەندی و سیاسەتی خۆکردی خۆیان لە بەرامبەر خواستەکانی ڕاستەقینەی مرۆڤ و مرۆڤایەتی پشتیوانی دەکەن. بۆ نمونە لە کێشەی ئابووری ئەم دوایانەی سەرمایەداری قەرزداری بانکەکان ناوەندی ماڵی ئابووری بە یارمەتی دەوڵەتان و لە گیرفانی خەڵک دراوە. هەروەها ڕۆڵی تێکدەرانەی دەوڵەتان لە وەڕێخستنی شەڕی نێوخۆیی و دەرەکی کە لە شوێنی جۆرا و جۆر و زۆری زەوی کاریگەر بووە و لە بەڵاڕێدابردنی خەباتی خەڵکی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و شوێنەکانی دیکە و پشتیوانی لە دەوڵەتەکانی بەردەست و دیکتاتۆرەکان تا دوا ڕۆژی دەسەڵاتداریان شتێکی حاشا هەڵنەگرە. بۆ وێنە سەیری دۆخی پەنابەرانێک کە لە چەنجی دەوڵەتێک پەنایان دەبر بۆ دەوڵەتێکی دیکە. زەلهێزانی ڕۆژاوایی کە خۆیان بەشێکی گرنگ لە بەرپرسیارەتی چارەڕەشی ئەم خەڵکە لە ئەستۆی ئەوانە، بەڵام پێش بەهاتنیان بۆ وڵاتانی ڕۆژاوایی و ئوروپایی دەگرێ و هۆکاری خەسارە و ئاوارەیی و خنکانی پەنابەرانن. سەیری گەندەڵی و بەربڵاوی و مافیایی دەوڵەتان و زۆر بابەتی دیکە کە لە نێو تەواوی دەوڵەتانی دنیای ئێستادا هاوبەشن بکەن. لە دەستپێشی سەدەی دوایی هێشتا بینەری کەڵەکەکردنی سامان و کۆکردنەوەی دەسەڵات بەزاڵیەتێکی سەرسوورهێنەری مەسهەب لەسەر بیرروژیانی مرۆڤ و بەردەوامی لە ناوبردنی ژینگە و مەترسی لە ناوچوونی هەزاران جۆری ئاژەڵ و گیانیانن کە سیستیمەکان بۆ قازانجی زیاتر خەریکی کەڵک وەرگرتنی بێهاوسار لەوانن. داگیرکردنی ئەمواڵ و قازانج و سامانە گشتیەکان کە لەسەر بە هەموو خەڵکی کۆمەڵگایە لە ژێرناوی فریودەری بەکەرتی تایبەتکردن و ڕشتنی ئەم سامانە لە گیرفان و حیسابی بانشی کەمینەیەک لە شارەزایان، دۆستەکان و خزمەکانی حکوومەتی دزیەکی ئاشکرا لە ڕۆژی ڕووناکدایە. ئانارشی جێگرەوەی دۆخی مەوجودە. شێوەی دەسەڵاتداری کارێکی تێئۆریک و دەرهەستەکە کۆمەڵێ لە شارەزایانی سیاسی بەپێی فێربوونەکانی خۆیان و بێل لە بارچاوگرتنی ڕاستیەکان و کێشەکانی کۆمەڵگا لە ژوورەکانی بیریان فۆرمۆڵە دەکرێن. دواتر بە جۆرەکانی یا باشتر بڵین بە بازنەکانی جۆرا و جۆر هەوڵی جێگیرکردنیان لە کۆمەڵگا دەدەن. بەڵام دەرەنجامی ئەم هەڵسوکەوتە جگەل لە حوکمکردنی ڕێژەیەکی کەمی بەناو شارەزای سیاسی بەسەر کۆمەڵگادا چییە؟ لەوەها دۆخێکدا بە خەیاڵی گۆڕینی یەکێک لە لایەنە دژەکان لەسەر کورسی دەسەڵات خەیاڵی گۆڕینی جیهان لە ڕاستای باشترکردنی تا چ ڕادەیەک دەتوانێت سیمای کردەیی بە خۆیەوە ببینێت. وەڵامی ئەم پرسیارە پەیوەندی بە تێگەیشتن لە جیاوازی نێوان شێوەی حکوومەتداری و جێگرەوەکەی هەیە بە مانای تێئۆریە کردەوەیە. ئەگەر تێئۆری لە ژوورەکانی بیرکردنەوە و لە نەبوونی خەڵکدا فۆرمۆڵە بکرێت، جێگرەوە لە ناخی ڕاستی و بە بەشداری خەڵک ساز دەبێت. جێگرەوە و ئاڵوگۆڕ لە چینی کردەوەیە. ئایا بەبێ کردەوە جیهان ئاڵوگۆڕێک دەکات؟ نەخێر، بەبێ کردەوە جێگرەوەیەک ساز نابێت. بەڵام ئەو ئاڵوگۆڕی جیهان لەکوێ دەست پێ دەکات؟ لەناو کۆبوونەوەکاندا بۆ دیتنەوەی لێکچوونەکان و گەیشتن بە ڕێکەوتنی زیاتر یان لە دڵی شوێنێک کە بێکاری و هەژاری دەگاتە ئەو پەڕی خۆی و نەبوونی ئاسایش و چاوساندنەوە بێداد دەکات. جێگرەوە ئەو کردەوەیەکە لە ڕاستیەتی ڕەشی ژیان گەشە دەکات و ڕاستیەکەی ڕەشی جیهان بەرەو ڕووناچی دەگۆڕێ. سروشتیە کە لایەنی سیاسی جۆرا و جۆر دەتوانن بەردەوام لەسەر ئەو بابەتانی خۆیان ناوی لێدەنێن جێگرەوە گفتوگۆ بکەن. بەڵام هەتایە هیچ گۆڕانێک لە جیهاندا پێک ناهێنن. بەڵام ئەگەر ئەم هەلەشیان بۆ بڕەخسێ کە کورسی دەسەڵات بە قازانجی خۆیان بفرێن و بۆ نمونە وڵاتانی ئوروپای ڕۆژهەڵات دەتوانین ناو ببین، چونکە بکەری گۆڕان و هێزی جێگرەوە واتە خەڵک هیچ ڕۆڵ و جێگەیەکی ئاڵوگۆڕ پێکەینەری و جێگرەوەیان لە تێئۆریەکانی ژوورەکانی بیردا نییە. ئەوەی کە ئێستا بوونی نییە یان بە زۆری پشت گوێ دەخرێ
ئەمە یەکە چۆن نەزمی حاکم و دۆخی بەردەست بەکردەوە و ڕاستی نەک بە تێئۆریپەتی وەلا بنرێ و کۆمەڵگایەکی ئازاد و مرۆڤانە جێگیری بێت. نیزامی سەرمایەداری جیا لە تێئۆریەکان و هاوپشکەکان و لێکچوونەکانی کە لە چوارچێوەی تێئۆری و کردەوەدا لەگەڵیان دەست و یەخەیە بەم پێیە بێجێ نییە جێگرەوەی سەرمایەداریش ڕوخساری نیشان بدە. بەم ئێحتبارەکە سەقامی ئێستا لەژێر دەسەڵاتی سەرمایە و سەرمایەداریدایە بەکردەوە دەبێ بە دوای ئازادبوون لەم سەقامیە زاڵە دابنین و بۆ پێکهێنانی کۆمەڵگایەکی ئازاد و ئینسانی تێبکۆشین. جێگرەوەی ڕاستەقینە ڕوانگەیەکە کە دەڵێ شتێک کە لە ڕاستیدا بوونی هەیە دەبێت لە ڕاستیدا دەست بەلادان و گۆڕینی بکرێ نەک لە قسەکردنی بێدەرەنجام و بێکۆتایی. ئانارشیستەکان لەسەر ئەو باوەڕەنکە دەوڵەت هۆکاری ناداتپەروەری، زاڵیەتی و چەوساننەوەیە. دەوڵەتەکان کەرەستەیەکن بۆ پارێزگاری لە سامان، توانایی و هێزن و سەرقاڵی دابەشکردنی سەرچاوەکان بە قازانجی چینی باڵادەستن و زیاتر سامان و دەسەڵات بۆ خۆیان کۆ دەکەنەوە. دەرکەوتەی مێژووی دەوڵەت بێگومان زاڵیەتی بەسەر بەشێکی دیاریکراوی کۆمەلگا و چەوساننەوەیان لەلایەن بەشەکانی دیکەوە بووە و هەندێک ئەوە بە تەنیا ئامانجی دەوڵەت دەزانن. دەوڵەتەکان زۆربەیان گەندەڵن و توێژینەوەکانی بێژومار لە زۆرێک لە دەوڵەتان بۆ نمونە ئوسترالیا نیشاندەری گەندەڵەیەکی بەربڵاو لە ناویاندا بووە و لە ڕوانینێکی کووردا وەها گەندەڵیەکی لە دەوڵەتانی دیکەش دەتوانین بێنین. ئانارشیستە چەپەکان زیاتر کۆمۆنەکانی ئانارشیزمی ئیسپانیایی دەورانی شەڕی ناوخۆ وەکو نمونەیەکی شیاوی تاوتوێکردنی کۆمەڵگا ئانارشیستەکان باز دەکەن. کیبۆتزمی ئیسرائیلیش زۆر جار وەکو نمونەیەکی باش لە سوسیالیزمی خۆبەخشانە بەرز نرخێنراوە. کرۆپۆنکێن، باکۆنین، میرنیزامی سونەتی کۆمۆنی کشتوکاڵی لە گوندەکانی ڕووسیا بۆ نمونەیەک لە سازمان و بایەخە خوازراوەکانی نێوکۆمەڵگای ئانارشیستی دەزانن. زۆرێک لە کۆمەڵگا تاقیکاریەکانیش ئیدعای گەیشتن بە بیرەکانی ئانارشیزمی سوسیالیستی دەکەن. بەشێکی گەورە لە مێژووی سەدە ناوەڕاستی ئیرلەند ئیدعای ئەوە دەکەن کە خاوەنی تایبەتمەندیەکانی ئانارشیزمی بوون. باقی ئانارشۆ کاپیتالیستەکان لەسەر ئەم باوەڕەنکە دەورانی ڕۆژاوای وەحشی ئامریکا نمونەیەکی زۆر جیاواز لە گەشەکردنی بنیادەکانی ئانارشۆ کاپیتالیستیە کە دواتر لەلایەن حکوومەتەوە لەناوچوون. خاڵێکە سەرچاوەی بیری ئانارشیستیەکان بووە دیاردەی شارە ئازادەکانی سەدەکانی ناوەڕاستە. ئەم شارانە بە ناوی یەکەم بازنەی ناقایمی زەنجیرەی فەئۆدالیزم بوونە بە ناوەندی گەشەی ئابووری و ئوروپا و ناخێزگەی بازرگانی هونەر و کولتور ئەمانە بە هەشتی سەوزی ڕەعیەتی هەڵات بوون چونکە بەعام ئەگەر لە ماوەی ساڵێک و یەک ڕۆژدا دووبارە نەگیرابان دەیانتوانی ئازادی خۆیان دەستەبەر بکەن. هەروەها ئەم شارانە نمونەی زۆرمان پێشان دەدەن لەوەی کە چۆن خەڵک دەتوانن ئەنجومەنی هاوبەش بۆ بەرەنگاری و بیمە دابمەزرێنن. بەدڵنیاییەوە ئانارشیستە چەپ و ڕاستەکان هەر یەکە و بە پێی ڕوانگەی خۆی دەڕوانێتە ئەم شارە ئازادانە. پەسا ئانارشیسم ڕوانگەی جەماوەری بۆ تێئۆری ئانارشیزم زیاتر لەگەڵ چەمکی وەکو پێشووی و بێقانونی و باوەڕمەند نەبوون بە هیچ سیستمێکی سیاسی و هەتا دوایی چەمکی لەم جۆرە وەک یەکتری دادەنێن. ئەم وێنانە بە درێژایی ساڵانی قەیراناوی جوڵانەوەی خوێندکاری ئوروپا و ئامریکا لە دەیەکانی 1970 تا 1990 و ڕووکردنی گروپێک لە دژبەرانی نیزامی سەرمایەداری بەرەو زۆرەکانی ڕادیکاڵی تند و جوڵانەوەی چەکدارانە لە دژی دەوڵەت هێزی گرتبوو بە تایبەتی لە دەیەی 1970 شۆڕژگێڕبوون لە زۆرێک لە وڵاتانە و وڵاتانی دەوروبەریان لە نمونە ئانارشیستیەکان کە گروپی وەکو خەباتی ڕاستەوخۆی لە فەڕەنسا و ئەرتەشی سووری لە ئاڵمان پێکێنابوو
یان بە شێوەیە کە لە گروپە چەکدارە جۆرا و جۆرەکانی وەک جوڵانەوەی میر لە شیلی یان تۆپە مارۆسەکان لە ئۆرگۆیە و ڕێگای دەرەوشاوە لە پیر و پێناسە دەکران کە بە شێوەی جۆرا و جۆر لەژێر کاریگەری مارکسیزم و لێنینیزم و ماۆنیسم بوون. لەم ساڵانەی دوایی واتە لە ساڵی 2000 جوڵانەوەی ئانارشیستی ڕادیکاڵ لە چوارچێوەی جوڵانەوەکانی سەرشەقام لە بەرامبەر کردەوە فاشیستیەکان لە ناڕازەیەتیەکانی تش بە سەرمایەداری خۆی نیشان دەدا و زیاتر بە توندوتیژیەکەی وێنایەکی کلاسیکیان لە ئانارشیزم نیشان دەدا. پەسا ئانارشیزم بە دژی ئانارشیزمی کلاسیک چەمکی دەوڵەت وەکو خراپەیەکی ڕەها سەیر ناکە و بە دژی نێئۆمارکسیستە ڕادیکاڵەکان بێ ئەملا و ئەملا لە جۆرێکی ڕادیکالیسمی بنەماخواست بۆ سەرنخۆنی دەوڵەتی سەرمایەداری پشتیوانی ناکات، بەڵکو زیاتر لەسەر پراگماتیسی ڕۆنیستی و دۆستەکانی تر پێداگری دەکات. واتە ئەم ڕاستیە قبول دەکات کە دەوڵەتە تازەکان شتێک جگەل لە کۆمەڵگا نوێیەکان نین و تایبەتمەندی سەرەکی ئەم کۆمەڵگایانە بەو جۆرەی کە لە شیکردنەوەی ئێدگارد مۆرین باز دەکرێ ئالۆزیەکانە کە دەبێت شێوەیەکی ئالۆزیش پشتیوانی بکرێت. لێرەدایە کەوا بەرچاو دەکەوێکە پەسا ئانارشیزم بێ ئەوەی کە باسی لە ناوچوونی دەوڵەت بکات کە زیاتر لە هەلومەرجی لێزنانەی ژیانی مرۆیی خەیاڵێکی خاوە. لە بەرپرسیارەتی دەوڵەتدا دەبێت قسە لە دەوڵەت بکەین و لە جێگەی ئەوەش باس لە نێوچوونی سیاست بکەین دەبێت لە پێویستی ئاوەژووبوونی ڕادیکاڵی سیاست لە پێسپاردنی دەسەڵات بە هاوکاری قسە بکەین.